بەڵخۆشەویستان لەگەڵتان بەردەوام وەکو لە سەرەتاوە ئاماژەمان بۆ کرد تەوەری تەندروستیمان گفتوگۆکردن دەبێت لەسەر بەردی زراو کە هۆکارەکانی دروستبوونی بەردی زراو چییە کە ئەمڕۆ بە وردی گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵ دکتۆر سامان تاهیر کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر بەیانیت باش سڵاو لێبێ. پێم خۆشە سەرەتای پرسیارەکان بۆ دەست بکەین بەردی زراو چییە و ئەکرێ بپرسین چەند جۆر بەردی زراومان هەیە و جۆر و قەباری بەردەکان بە شێو و شێوازێکن. بەڵێ بەیانی جەنابیشتان باش سڵاو و ڕێزمان بۆ سەرجەم بیانرانی کەناڵە ڕەنجینەکەتان. بەڵێ بەردی زەرداو ئەتوانین بە زۆر شێوە پۆلینە بکەین بۆ نمونە بە شێوەی قەبارەی بچووکمان هەیە قەبارەی گەورەمان هەیە بە شێوەی لەسەر ئەساسی محتەویاتەکانی بەردی زەرداو و بەردی کۆلیسترۆلیمان هەیە بەردی ڕنگدارمان هەیە بەردێکمان هەیە جۆری سێم بەردی تێکەڵی پێڵێن لە ڕنگدار و لە کۆلیسترۆلی. بەردی زەرداو یەکێکە لەو نەخۆشیە زۆر باوانەیەکەوە تووشی کۆمەڵگا دەبێت یاخود بڵێن تووشی تاکانی کۆمەڵگا دەبێت کەسانێکی زۆر پێوەی دەناڵێن لەسەر تاپای جیهاندا ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی ئەتوانین بڵێن 1/4 تاوەکو 1/3 25 تا 35 خەڵکی لە تەمەنیاندا تووشی ئەم جۆرە بەردە دەبن بەردی زەرداو. بەردی زەرداو دەکەوێتە ناو چیسێکەوە کە پەیوەستە و نووساوە بە جگەرەوە لە بەشی لای ڕاستی سەرەوەی زگ لەناو ئەم چیسە ئەم بەرد دروست دەبێت کاتێکەوە ئەم چیسە یاخود ئەم تورەکەی زەرداوە کە تورەی زەرداویش لای خۆیەوە بەشێکە لە پاشکۆکانی کۆ ئەندامی هەرس بەرد لەناو ئەم چیسە دروست دەبێت و بەعزێ جاریش لەناو بۆڕی هاوبەشی زراواتە لە بەشێکی تری خوارەوەی ئەم پاشکۆی کۆ ئەندامی هەرسە دروست دەبێت. باشە سەبارەت بۆی کە ینی ئەکرێ باز لە هۆکارەکانی ئەوڵین دروستبوونی بەردی زراو بکەین ئەکرێ بڵین سەرەتاییترین هۆکار چیە بۆی کە مرۆڤ تووشی بەردی زراو بێت؟ بەڵێ هۆکارەکان یاخود بە مانایش دەتوانین بڵێن فاکتەرەکانی مەترسی هۆکارەکانی مەترسی توژبوون بەردی زەرداو واتە ئەو کەسانی کەوا زیاتر ئەگەری توژبوونیان لێ دەکرێت بە بەراورد لەگەڵ کەسانی تر لە بواری پزیشکیدا تا ئێستا هەندێک حاڵەت هەیە چۆن بڵێ هۆکارەکەی هێشتا نەزانراوە بەڵام بەشێکی هۆکارەکان زانراون کە پەیوەندیان بە جەندەر یاخود ڕەگەزی کەسەکەەوە هەیە بۆ نمونە تاوەکو کەسێک لە ڕەگەزی نێر توش دەبێت نۆ کەس لە ڕەگەزی مێ توش دەبێت واتە ڕەگەزی مێ بۆ خۆی هۆکاری مەترسیە ئەوانی کە زگپڕیان زۆرە بەهۆی گۆڕانکاری لە هۆرمۆناتیان لە کاتی ماوەی زگپڕیاندا ئەوانی کە زیاتر ئەگەری زگپڕیان زیاترە و بۆ زگپڕیان زیاترە بێ و مناڵیان زیاترە بێ ئەگەری توشبوونیان زۆرترە ئەوانی کە قەڵەون قەڵەوی دەبێتە هۆکارێکی مەترسی توشبوون بە بەردی زەردا ئەوانی کە قەڵەون و لە پڕ کێشیاندا دەبەزنواتە لە دەستدانی کێشی کتوپڕ ئەمەش هۆکارە هەندێک هۆکار هەن پەیوەندیان بە بۆ ماوەی هەیەواتە لە خێزانەکە بۆن ئەگەر دایک و باوانەکان مەسەلەن توش بن مناڵەکانیان یا کەسی نزیکیان ئەگەری توشبوونیان هەیە بەردی زەرداو هەندێک حاڵەتی تریش هەیە حاڵەتی تری دەگمەن بۆ نمونە هەندێک نەخۆشی پەیوەندی بە نەخۆشەکانی خوێن هەیە شیبوونەوەی خوێنی بۆ ماوەی بۆ سەلەسیمیا هیمۆلیتیک ئەنیمیا ئەمانە هەمویان هۆکارن هەندێک هۆکار هەیە پەیوەندی بە نەشتەرگەری پێشترەوە هەیە بۆ نمونە ئەگەر هات و سوڕی شلەی زەردا و لەناو ڕێخواڵە باریکە و لەناو دوانزەگرەوە ڕێخواڵە باریکە کە لە حاڵتی احتیادیدا ئەو شلەی زەرداوە لەناو تورەکەی زراوە دەڕژێنێتە ناو دوانزەگرێ و لە کۆتای ڕێخواڵە باریکەدا هەڵدەمەژرێت ئەگەر هات و خەلەلی تێکەوت ئەم سوڕا بۆ نمونە بەشێک لە ڕێخواڵە باریکە لە کۆتایەکەیدا لێکراوە هەندێک حاڵەتەیە لێکردنەوەی گەدە کە زۆر جار ئێستا حاڵەتە بۆ نەشتەرگەرێ بۆ کەمکردنەوەی کێشی کەسی قەڵەو بەکاردێ ئەمانە هەمویان هۆکار زۆرە وەکو باس بەس ئەمانە بەشێکن لە هۆکارەکان یاخود بەرزبوونەوەی ڕێژەی چەوری لە خوێندا ئەمانەش دیسان هۆکارن. زۆر باشە کەسێکە با بڵێن بەردی با بڵێن زراوی هەبێت چۆن دەناسرێتەوە و نیشانەکانی چین کە پێوەی دیار دەبێت کە ئەم کەسە بەردی زراوی هەیە چی لە بارودۆخی تەندروستی و کەسە دەکات؟ بەڵێ ئەتوانین نیشانەکان پۆلین بکەین بۆ چەند بەشێک جارێ بەشێکی زۆریان هەیە بەشێکی زۆری ئەوانی کە تووشی بەردی زەرداو دەبن پێی نازان واتە توش بوون و پیان نەزانانی ئەم حاڵتە پێی دەڵێن بەبێ کۆنیشانیا خود بەبێ سکاڵا نەخۆشی سکاڵایەکی نییە
بەڵام لەوایان جەناب یا بینەری بەڕێز پرسێ بڵێن نەخۆش مادام سکاڵای نیە نیشانین ئەی چۆن هەستی پێ کردووە ئێمە لە وەڵامی ئەوەدا دەڵێن نەخۆش بۆ حاڵەتی دیکە دەچێتە پزیشکی دەچێت پشکنینی پزیشکی دەکات بۆ خۆی مەسەن دەوری دەڕوا پشکنین دەکات سۆنەرێک دەکات بۆزگی یاخود چۆتە لای پزیشکێک پسپۆڕی ئافرەتان بۆ مەسلەی منداڵدان و هێلکەدان و یاخود مەسلەی منداڵبوون و ئەو شتانە سۆنەرێکی بۆ دەنێرێ لەگەڵ ئەو سۆنەرەیە پزیشکی پسپۆڕی سۆنەر و تیشکەکە سۆنەرێکی هەموو زگی بۆ دەکات بە دەردەکەوێت کەوا نەخۆشە توش بۆ بەردی زەرداوە یاخود بۆ گرفتێکی گەدە دەچێت یاخود بۆ گرفتێکی گورچیلەکانی دەچێت لە پڕ بە دەردەکەوێت لە ئەنجام پشکنین بەبێ ئەوی نەخۆش سکاڵا هەیە بە کورتێکە توانین بڵین بەشێکی زۆریان هەیە سکاڵایان نییە ئەواتە بەبێ نیشانن بەبێ کۆنیشانن بەشێش تریان هەیە بە ژان هەست پێ دەکەن ژانێک لای سەرەوەی لای ڕاستی سکی واتە بن جگەری کە شوێنی دروستبوونی چیسی زراوە با بڵین لە مرۆڤدا لەم شوێنەدا هەست بە ژانێکی زۆر دەکات ئەم ژانە ئەگەر هاتوو هەوکردنی لەگەڵ بێت بعضێ جار هەوکردنی لەگەڵ نییە تەنها پێچە ژانێکە بەڵام هەندێک جار هەوکردنی چیسی زراوی لەگەڵ ئەگەر بێت هەوکردنی چیسی زراوی لەگەڵ بێت نەخۆشەکە ژانەکەی زۆرترە بێت ژانەک پێویستی بە دەرمانی ئازارشکێن و دەرزی ئازارشکێن دەبێت ژانەکەی زۆر جاری هەیە هێڵن جۆرشانەوەی لەگەڵە ژانەکەی هەندێک جار لەرز و تای لەگەڵە هەندێک جار دەداتە لای قۆڵنج و شانی لای ڕاستی با بڵین ئەمەش بەشێشێتی ئەگەر بێت و بەهۆی هەوکردنی کورتخان یا خوتەندێک جار بەهۆی هەوکردنی درێژخایەنەوە نەخۆش هەستی پێ دەکات کە ئەمە نیشانە و سکاڵاکان و هەندێک جاری وا هەیە بەبێ ئەوەی نەخۆشەک هەست بە ژان بکات بۆ نەخۆش دێت بە ماکان دێت واتە بە ئاڵۆزیەکان کاتێک دێت و پشکنینی پزیشکی دەکات و دەردەکەوێت کە بەردی زەرداوی هەیە لە مێژە هەی بووە بەڵام زۆر هەستی پێ نەکردووە ئێستا بارودۆخێک دێت کە بۆتە ماکەکان لێ بە دەرکەوتووە ئەو ماکانەژی ئەوتە لە بۆڕی زراوە یا ئەوتە لە ناو چیسی زراوە یا ئەوتە لە ڕێخۆڵەکانە هەندێک حاڵەت هەبووە بەهۆی جیرانی ڕێخۆڵەوە مەسەن هەستی پێکراوە نەخۆش پێشتر بەردی زەرداوی بەبێ ئەوی هەستی پێ بکات وەکو باسم کرد لە پۆلینکردنی یەکەمدا بەبێ نیشانە و کۆنیشانە و سکاڵا بووە بەڵام بۆتە ماکانەوەتە بۆتە هۆی جیرانی ڕێخۆڵە حاڵەت هەیە بەهۆی زەردووی دێت ئەو بەردی زەرداوە بەتایبەت ئەگەر هات و بەردەکان ورد بن دادەبەزن بۆ بۆڕی هاوبەشی زراو ڕێڕەوی شلەی دابەزین شلەی زەرداو بۆ ناو دوانزەگرێ و ڕێخۆڵە باریکە دەگرن دەگەڕێنەوە دەگەڕێتەوە ناو جگەر و دەچێتە ناو خوێنەوە نەخۆشەکە زەردووی دێت بۆ نمونە یاخود بەهۆی هەوکردنی بۆڕی هاوبەشی زەرداوی دێت حاڵەتی زۆر دەگمەن هەبوو بەهۆی ئەگەر هات و طبعا ئەم بەردە هەر کەشف نەکرا و کێشەی دروست نەکرد پاش چەندین ساڵ لەوانەیە نامەوە بینەری بەڕێز بترسێنم تووشی لە ڕاوچی بکەم لە مەسلەی بەردی زەرداوە حاڵەکە زۆر دەگمەنە بەڵام حاڵەت هەبووە بەهۆی شێرپەنجەی بەردی زەرداوە هاتووە بەهۆی ئەم بەردەوە بەڵام ئەمەیان حاڵتێکی دەگمەنە و تا حدێک دەتوانم بڵێم پاش چەندین ساڵ ئەگەریی ڕوودانی زۆر کەمی هەیە ئەو بە کورتی ئەجینا نیشانە و سکاڵا زۆرن دەربارەی بەردی زراوە باش هەندێک لەو کەسانی کە با بڵین بەردی زراویان هەیە گلەی لەوە دەکەن یان باز لەوە دەکەن کە ئەوان زۆر جار با بڵین هێڵنج دەدەن و زۆریان بۆ دێت کە بڕشێنەوە ینی هۆکاری ئەمە بۆچی دەگەڕێتەوە بەخۆی یەکێک لە نیشانە و سکاڵاکانی تری باڵین زۆرمان لەسەر وت بەڵام هێشتا زۆری تریژمەوە ئەگەر بێت و تاکو و ئێوارێ باسکین لەوانەیە هەموو شتێک ناتوانین باسکەین بەڵام بەشێکی لەو نیشانەوە یاخود کۆ نیشانە و سکاڵایانە بریتە لە خراپی هەرسکردن بەڕاستی نەخۆش کە خواردن هەرز نەبوو لە گەدەی بەهۆی کێشەی بەردی زراوە بەهۆی کێشەی تەمبەڵی سستی کارکردنی تورەکەی زراوی لەو حاڵتە نەخۆش هەست دەکات کە کردداری هەرکردنی زۆر ڕێکوپێک نییە هەست بە هێڵنج دەکات هەڵ بە ڕشانەوە دەکات هەست بە گرفتی گەدە و دوانزەگری دەکات ئەمەش بەشێکن لە هۆکارەکان وەکو وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ زۆر باشە ئەنی زۆرتر ئەو کەسانی کە تووشی بەردی زراوە دەبن ئەکرێ بڵین تەمەنەکەیان جیاوازیان و کەسانی کە تەمەنیان هەڵکشاوە ئەگەری توشبوونە بە بەردی زراوە زۆرترە یان ئەمە پەیوەندی بە تەمەنەوە نییە بەڵێ تەمەنیش بۆ خۆی فاکتەرە سەراحەتەن فاکتەرە بەڵام زۆر شتەکە جێگیر نییە 100% بڵین تەنها مرۆڤ یاخود ڕەگەزیمێت تەنها لەو تەمەنەدا توش دەبن بەگشتی تەمەنی 40 ساڵی و 50 ساڵی زیاتر معڕەزم بۆی تووشی بەردی زەرداو بن بەڵام ئەمە نەشتەرگەریمان ئەنجامداوە بۆ نەخۆش تەمەنی 14 ساڵ بۆ یاخود 30 ساڵ هەتا 12 ساڵیش بەڵامکو باسم کرد دەگەڕێت سەر هۆکارەکە بۆ نمونە نەخۆشەکە لە مناڵەوە چێستەیەکی شتی بوونەوەی خوێنی بۆ مای و ثەلاسیمیا و گرفتەکانی نەخۆشی خوێنی هەیە و حاڵەتشمان هەوە نەخۆش تەمەنی 90 ساڵ بووە بۆ نمونە
ئەمە وەکو گوتم ممکنە هیچ شتێک لە بواری پزیشکیدا وەکو دەڵێن یەک زائید یەک ناکاتە دوو کە دەڵێن لە تەمەنی 40 ساڵی و 50 ساڵی زۆرە بەڵام معنای ئەوە نیە کە تەنها لەو تەمەندا ڕوو دەدات بەڵام لەو تەمەنە توانین بڵێن زۆر بیان یاخود نیوەیان بەسەرەوە لەو تەمەنن بەڵام لە تەمەنی زۆر کەمتر و تەمەنی زۆر زیاتریش ئەگەری ڕوودانی ئەم بەردە هەیە بەڵێ زۆر باشە تا چەند ئەکرێ بڵین ینی لابردنی ئەم بەردە تەنیا لە ڕێی نەشتەرگەریەوە دەبێ یان ئەکرێ بڵێن لە ڕێی بەکارهێنانی عیلاجەوە با بڵێن بەردی زراو لەناو ببرێ بەڵێ زانستی پزیشکی ئێستا تاکە ڕێگەی دەڵێت تاکە ڕێگەی چارەسەری بەردی زەردا و لێکردنەوەی تورەکەی زراوە کە ئەمە دەڵێن بۆی لای بینەری بەڕێز ڕوون بێت بە تایبەتەوانی ئەو گرفتیان هەیە لەوانەیە ئێستا تەماشای بەرنامەکەن و بیانەوە زانیاری وەرگرن تاکە ڕێگای چارەسەری بەردی زراو بریتە لە لێکردنەوەی تورەگەی زەردا و بە کامل ئەو بەردانەی کە لە ناوێتی لە ساڵانی پێشودا توان بڵێم دەیان ساڵ پێشتا هەندێک داو دەرمان هەبوون لە توێژینەوەکان باز دەکران لە تێکستە پزیشکەکان دەیانگوت ئەگەر هەیە ئەم دەرمانانە ئەم بەردە بتوێنەوە یاخود لە ناوی بن بەڵام توێژنەوەکانی ئێستا هەمووی ڕەتی دەکەنەوە هەمووی دەڵێن تاکە چارەسەری کێشەی بەردی زراو ئەنجامدانی نەشتەرگەری و لێکردنەوەی تورەکەی زراوە و ئێستا لە ناو کۆمەڵگای ئێمەدا بە تایبەت یاخود ئەو کۆمەڵگایانی کە با بڵین لە ئاستی ڕۆشنبیری و لە ئاستی زانستی وڵاتی خۆمان و با بڵینەتەوە و هاونیشتیمانیانی خۆمان ئەم شتە باوە زۆر جار دەرمانی ئاعشاب و کۆمەڵێک دەرمانی تر بەکاردێت یاخود دەرمانی کیمیایش هەندێک جار بەکاردێت بۆ توانەوە یاخود دابەزانانی ئەم بەردە ئێمە زۆر بەڕاستی زۆر دژی ئەوە چکە ئەو نەخۆشانێک کە تووشی بەردی زراوە دەبن بە ماکەکان یاخود بە گرفت و ئاڵۆزیەکان سەردانی ئێمە دەکەن کاتێک سەردانی ئێمە دەکەن کۆمەڵە شتێکیان بەکار هێناوە کە نەکەشت زانستینین بەڵکو بۆتە هۆی معقدکردن زیاتر ئاڵۆزکردنی کێشەکەیان ئەگەر هات و نەخۆشەکە سەرەتا هاتە لای ئێمە و تەشخیصمان کرد کە ئەم بەردی زەردا و بەڕێو شوێنە زانستیەکان و پزیشکەکان زانیمان و قەرارماندا کە ئەمە پێویستی بە ئەنجامدانی نەشتەرگەری کرد باشە بەڵام ئەگەر هات و پەنای بۆ ڕێگەی تر برد لە حاڵەتی یەکەم ئەگەر هات و نەشتەرگەرەکەی لە زەوترین کات لە ژێر ڕێنمای پزیشکی بە چاودێری پزیشکی پسپۆر ئەوە گرفتی زۆر ئەگەری توشببوونی گرفتی لە ئایندا زۆر کەمتر دەبێت بەڵام ئەگەر هات و بە شێوەیەک لە شێوەکان ئەو دەرمانەی بەکارهێنا یاخود مەسەلەن قەنەعەتی بۆ کە بەردەکە دادەبەزێت ئێمە پێی دەڵێن ئەوە کارەساتە یعنی تۆ نابێ ئەسڵەن محاولی ئەو کە ئەو بەردە دابەزێ بەردی زەردا و جیاوازیەکی لەگەڵ بەردی کلیە ینی بەس بۆی لای بیناری بەڕێز و کەسانی توش و بەم بەردە ڕوون بێت بەردی کلیە ئەمە وەکو دەڵێ عیلاج دەکەین عیلاج دەدەینێ ڕێنمای دەدەین نەخۆش بە تایبەتی ئەو کەسانی ئەو پسپۆڕین لە بواری مەجاری بەولیە لە بواری میزەڕۆیە پسپۆڕیان هەیە عیلاج دەدەن نەخۆش و ڕێنمایی دەکەن بۆی بەردەکە دابەزێ و بەردەکە فرێدات ئەگەر فرێنەدا لەو حاڵەتە پێویستی لەوانێ بە ئەنجامدانی نەشتەرگەری یاخود نازور بێت بەڵام لای ئێمە دەبێ بڵین نابێ هیچ عیلاجە بەکاربێنی ئەسڵەن دوعا بکە دانەبەزێت چونکە دابەزێ وەکو باسم کرد یەک لە ماکەکان دابەزینی بەردی وردی چیسی زراو بۆ ناو بۆڕی هاوبەش و بۆڕی گەورەی زراو کارەسات دەقەومێنە بەڕاستی لەو حاڵتە نەخۆشەکە ئەگەر هات و لەژێر ڕێنمایی پزیشکی چارەسەر یەکەمی هەڵبژارد و زوو ئیستشاری پسپۆڕی پزیشکی پسپۆڕی نەشتەرگەری کرد بە یەک نەشتەرگەری نەجاتێ بەڵام ئەگەر هات و ئەم حاڵەتە نەخوازراوە ڕوویدا ئەو کاتی یانی ئەم بەڕوونی پێی دەڵێن ئەتوو لەبەرەوەی خەلەکە لە خۆت بووە یاخود لە کەسێکی ترکە ئەم دەرمانی پێداوی دەبێتە کارەساتەکە چێ لە جیاتیەوەی بە یەک نەشتەرگەری نەجاتی بێت ئەو کاتی دەبێت سەرەتا نەخۆشەکە بنێرینە نازوورێکی تر لە ڕێگەی دەم و سوورێنسک و گەدە و دوانزەگرەیەوە بەسەرکەونەوە ئەو بەردەی کە دابەزیوە دەریبێن ئەمەش زۆر جار بە حسابی نەشتەرگەری بۆ دەکرێت بەنجە خطوڕەی هەیە مەصرفی زۆری دەچێت دوای ئەوە دووبارە بێتەوە لایمە اینجا نەشتەرگەرێکتری بۆ ئەنجام دێنواتە بە کورتەکەی توانم بڵێم کێشەکەی لێ ئاڵۆسترە بێت و لە جیاتی نەشتەرگەری دەبێت دوو نەشتەرگەری و دوو بەنج و دوو ماندی بوون و دوو مەصرف و دوو خطوڕە و دوو خطوڕی هەم نەشتەرگەری هەم خطوڕی بەنجیش بەڵێ باشە هەنی زۆر کات باس لەوە دەکرێت کە کەسێک با بڵێن زراوی تاقیوە ینی ئەم زراو تەقینە هۆکارەکەی چییە و چۆن ئەمە ڕوو دەدات بەخۆیان پرسیارێکی باوی ناو کۆمەڵگایە ئەو نەخۆشە بەڕێزانە کە سەردانی ئێمە دەکەن هەندێک جار ئەو پرسیاران بە مێشکدا دێت دیارە لە دێر زمانەوە ئەم شتە هەبووە ئەمن ڕاشتکاوانە بڵێم ئەو میکانیزمێک کە باز دەکرێت زراو تەقین پێشتر کە ئاساییە زراو تەقین تورەکەیە کە بۆ نمونە مەسەڵەن مەعیدە دەتەقێک 12 دەتەقیە ڕیخۆڵە دەتەقی ئەمە نەشتەرگەری بۆ ئەنجام دەدەین لە دێر زمانە و باسکراوە فڵانە کەس زراوی تەقیەوە مردووە فڵان کەس زراوی ڕژاو مرد
تەقین زەردا و ئەگەر هات و زوو تەشخیص کرا بۆ ئەگەر نەخۆشەکە نەخۆشی شەکرەی هەبوو چیسی زراوەکەی تووشی ئەوکنێکی زۆر بوو تووشی قونێر بوو دیواری خانە و دیواری کیسی زرا و مرد وەڕزین و تەقین لەو حاڵەگەر زوو فریایکە هەر لێکردنەوەی چیسی زەرداوەکەی لەگەڵ خاوێنکردنەوەی ئەو زەرداوی کە ڕژاوە با بڵین ئەجینات جاری وهەیە لە ناو نەشتەرگەری بۆ بەهۆی بەکارهێنانی هەندێک ئامێری پزیشکیەوە لە ڕێگەی نازۆرەوە کە بەکاردێن لە کاتی نەشتەرگەری چیسی زراوی یا کوتورەکەی زەردا و دەتەقێ بەڵام ئەمە ئیجراتێکی زۆر بەسیتی پێویستە و خاوێنکردنەوەی هیچی تر یعنی ئەمە گرفتێکی ئەوەندە گەورە دروست ناکە ئیلا ئەگەر هاتو وەکو باسم کرد ئەگەر نەخۆشەکە بۆ خۆی پێشتر بەهۆی هۆکاری ترەوە چیسی زراوی تورەکەی زراوی تەقی بوو و چارەسەری پێویستی پێ نەکرا و دەستی نەگەیشتە چارەسەری پێویست لەم حاڵەتە مەسەلەن مەترسی لەسەر ئەجینا مەترسیەکی وانێ لە تەقینی بۆ چیسی زراوە ڕەنگە ینی تەنیا بەردی زراوە بەردی گورچیلە با بڵێن زۆر بەناو بێ لە جەستەی مرۆڤە بەڵام زۆر شوێنی تری جەستی مرۆڤ با بڵێن بەر دروست دەکات یعنی ئەو شوێنانی ترچین کە بەر دروست دەکات هۆکاری ئەمە چین بەڵێ ئەمە کە دەڵێن بەرد فکرمان زیاتر نەخۆش و بینەری بەڕێز زیاتر فکری بۆ بەردی زەردا و بردت کلیە دەچێت خۆی هەر شتێک تەکەلوسات بکات بۆ نمونە بمێنێتەوە لە جیەکە بۆ نمونە ئەگەر بە نمونەیەکی واقعی باسیکەین ئاوێک لە جێکدا دەمێنێتەوە کلس دەکەن ناو تەنچێکدا چەند ساڵ جارێ مەسەل نەشورێت کلس دەکە وەکو بڵێ وردە بەر دروستە بێ یا ڕەمل دروست دەبێت لە ناویە ئەممانەوەی هەر پیسیە کە شلەیەک بۆ نمونە لە جەستەدا ئەگەری توشببوونی بە بەرد هەیە بۆ ئەمە ئەوی کە پەیوەندی بە پسپۆڕی ئێمە هەیە بەردمان هەیە لە ناو پێی دەڵێن ئەمبۆلیف لە پسپۆڕی قورگول و توگوێدا باسی ئەوە دەکرێت بەرد هەیە لە ئاڵوەکان یاخود لە وزەتێنەکان بەردمان هەیە لە جاری وە هەیە لە ناو پیسایی دروستە بێت ئەوی کە پەیوەندی بە پسپۆڕی ئێمە هۆی لە ڕیخۆڵە کۆرە پێڵێن بەردی ڕیخۆڵە کوێرە لە پسپۆڕی پزیشکی دداندا باسییان دێ بەردەکەن کە لەوە دروستە بێت لە بەهۆی تەکەلوساتەوە لە ددانەکان لە ناو پووکان لە بینی ددان و پووک دروستە بێت وەکو باسم کرد لە زۆربەی زۆرێک لە ئەندامەکانی جەستە ئەگەری دروستبوونی ئەم بەردە هەیە یاخود بەرد هەیە لە ڕێڕەوەکان یاخود لە گلاندی لیکە ڕژێنەکانی ملدا دروست دەبێت باشە کەواتە باسمان زۆر لە هۆکارەکانی دروستبوونی بەردی زراوە کرد کەواتە ئێستا بینە سەرەوەی کە چارەسەرەکان چین بۆ نە چۆن کەسێک بتوانێت خۆی پارێزەلەوەی کە تووشی بەردی زراو بێت بەڵ ئاماژەیەش کورتمان پێ کرد تاکە چارەسەر بۆ خودی بەردەکە لێکردنەوەی چیسی زراواتە بە ئەنجامدانی نەشتەرگەری بەڵام ئەگەر هاتوو نەخۆشەکە تووشی هەوکردنێکی زۆر بوو ئەوش دەوەسێ سەر وەزعی نەخۆشەکە پشکنە پزیشکیەکان تحملی بەنج دەکات یاخود ناکات مەسەلەن ئۆپشنی دیکەمان هەیە ئۆپشنی خودخیاری باشەکەواتە شێوازێک دەکرێت ژیانی یاخود ئەنتیبایۆتیک دەرمانی هەوکردن بە موقەتەن تاوەکو هەوکردنە کەم دەبێتەوە ئەو کاتی پەنا بۆ نەشتەرگەریواتە لە کۆتاییدا پرۆسەکار بە نەشتەرگەری کۆتایی دێت ببوورە بەڵێ پرسییم کەواتە ئەو نەشتەرگەری بە شێوازێک دەکرێت بەڵێ ئەم نەشتەگەری ئێستا دوو ڕێگەی هەیە ئەتوانم بڵێم 1995 بەسەرەوەی لە ڕێگەی نازورەوە کە پێی دەڵێن هەناوبین لە ڕێگەی چەند کونێک ئۆستێ کون یاخود 4 کون لە دیواری چکی نەخۆشەکە دەکرێت کونەکان نیو سانتیمەتری دوانێن 1 سانتیمەترین دوانەکەی تر نیو سانتیمەتریواتە 5 میلیمەتری و 10 میلیمەتریواتە بە ئەنجامدانی نازور بەڵام ڕێگە کلاسیکەکەش تا ئێستا لە هەندێک شوێن باوە باڵن لە شوێنانێک ئەم ئامێریان تیا بەردەست نییە یاخود لە هەندێک وڵات کە ئەم ئامێریان لەوانەیە بە شێوای لە شێوەکان مەسەلەن بەردەست نەبێ یاخود پزیشکە پسپۆڕەکان مەسەن شارەزایەکی یان لە بەکارهێنانی ئەو ئامێرە نەبێت بەڕێک کلاسیکەکەش بەڵام وەکو پرەنسیپ هەمان پرەنسیپە لێکردنەوەی تورەکەی زراو یا ئەوەتە لە ڕێگەی ئەنجام نازورەوە یاخود هەناوبینەوە یاخود لە ڕێگەی بنینە کلاسیکێکەوە واتە ئەنجامدانی نەشتەرگەریە باشە کەسێک چۆن با بڵێن پارێزی لە خۆی بکە خۆپارێزی بکە بۆی کە تووشی بەردی زراو نەبێ ینی و کەسانە چۆن بتوانن پارێزگاری لە خۆیان بکەن ئەوڵا خۆی پارێزی بۆ هەر نەخۆشیەک دەوەسێت سەر هۆکارەکانی دروستبوونی نەخۆشەکە بۆ نمونە ئەگەر
کەسەکە لە ڕێگەزی مێ بێت ئەوە ناتوانێت مەسەن بڵین لەبەر ئەوەی کە تووشی بەردی زەرداوە نەبێ مەسەن ڕێگەزەکە بەدەست خۆی نییەوە نیە بەڵام هەندێک ئەوە هەیە هۆکاری مەترسی توشبوون هەیە کە پێڵێن مۆدیفایە بڵێ یاخود باڵێنتوانی بەدەست خۆتە تا حدێک باڵێنەوە تا حدێکی زۆریش چۆک باسم هۆکارەکان زۆرن ئەتو لە هۆکارێک لە دوو هۆکار لە سێ هۆکار خۆت دەپارێزی بەڵام هۆکاری ترت تێدایە ئەوی کە بەردەستە و دەتوانین تۆزێک ڕێنمایی بکەین بۆ ئەوانی کە بۆ نمونە قەڵەون لە پڕ کێشیاندانە بەزێن دای دەبەزێن شتێکی باشە زۆر زۆر زەڕورە بەڵام لە پڕ کێشیاندانە بەزێن و ئەوانی کە کێشیان کەمە زیاتر مەسەلەن هەوڵی زیادکردنی چێژ نەدەن هەندێک حاڵتر هۆکو باسم کرد لە هۆکارەکان سکپڕی هۆکار ئەمە ناتوانین بڵین ئەتو بە مەسەلەن تووشی سکپڕی نەبی بە مەسەلەن حملت نەبێ مناڵ نەبێ لە بەرەوەی تووشی بەردی زەرداو نەبی چکە بۆ خۆی بەردی زەرداو لە کۆتاییدا هەر گرفتێکی ئەوەندە گەورە نیە لە جەستەی مرۆڤ دروستە بێت ئەو ئەندامێک کە تووشی بەردی زراو دەبێت کە بریتێ لە تورەکەی زەرداو تورەکەی زراو بۆ خۆی پاشکۆیەکی کۆندامی هەرسە یعنی وەکو فەسلەجەی جەستەی مرۆڤ ئیش و کارێک فرمانێکی ئەوەندە گەورە و باڵای نییە واتە ناتوانین بڵین فەرمانێکی ژیاری زۆر گەورەی هەیە واتە لە کۆتاییدا لێکردنەوەی بەردی لێکردنەوەی چیسی زراو هەم وەکو نەشتەرگەرێکی زۆر زۆر ئاڵۆز نییە نەشتەرگەرێکی ڕاستە حاڵەت هەبووە مەسەلەن تووشی گرفت و کێشەی گەورە بووە بەڵام بەگشتی باسەکەین زیاتر ئۆرگانەکە ئۆرگانێکی ئەوەندە گەورەی لە جەستە ئەوەندە فرمانێکی ژیاری هەبێت نەشتەرگەرێک ئەوەندە پرۆستێکی زۆر کورس بێ و کە کێشە بۆ نەخۆش دروست کات واتە ئەوەندەی کە کرا بۆ نمونە خۆی پارێزە لە خواردنە چەورەکان کە کۆلێسترۆڵ لە جەستەی زۆر نەبێت لە خوێنی زۆر نەبێت سەرباری ئەو هۆکارانی تر باسمان کرد بینەری بەڕێز دەتوانێت ئەوەندەی کرا خۆی لێ بپارێزێ ئەوی نەشکراوە ناچارە کە نەشتەرگەری یاخود چارەسەری بەریزراوەکەی بکات. بەڵێ باشە بەپێی بڵێن شارەزای بەڕێستان وەکو پسپۆرێکی نەشتەرگەری زۆرترین ژمارەی بەردیزراو کە نەشتەرگەریت بۆ ئەنجام دابێ ینی ژمارەکەی چەند بووە؟ بەڵێ وڵا ئەوەی من باسێکەم لەوانە زیاتر پەیوەندی بە ممارەسە و خیبرەی خۆمەوە هەبێ بەڵام ئەکید بینەری بەڕێز لەوانێ شتی زیاتی 20 بێ شتی کەمتری 20 بێت یاخود ئەو پسپۆڕانێکە لە بواری ئێمەدا ئیش دەکەن هاوڵەکانمان لە پسپۆڕی نەشتەرگەری گشتی لە شارەکانی کوردستان بۆ نمونە ژمارە زیاتریان تۆمار کرد بێ بۆ نمونە یاخود نەفسی ژماریان تۆمار کرد بێ بەڵام ئەوەمە 20مانە زیاتر لە هەندێک وڵاتی دەورەبەر هەتاوەکو 400 بەرد و 200 بەرد و ئەمانە تۆمار کراون طبعا کەمترین یەک بەردە با بڵین لە ڕووی ژمارەوە بەڵام ئەوی کەوە یەک بەرد بەڵام لاوانێ بەردەکە بچوک بێ هەندێک جاری بەردەکە گەورەیە ئەوی کە من با بڵین لای خۆم ڕیکۆردم کرد هەتاوەکو نزیکەی 4 سانتیمەتر و نیو تا 5 سانتیمەتر قەبارەکەی بە 3 سانتیمەتر بەردەمان ڕیکۆرد کردوەکو قەبارە یەک ژمارە باڵین یەک ژمارە بەرد بەڵام زۆرترین بەرد کەی خانمێک بوو لە ساڵی ڕابردوودا غەڵەت نەبم نەشتەرگەریمان بۆ کرد کە چۆن بڵێ بووە هۆی دەنگدانەوەیەک چکە وەکو باسم کرد وەکو ڕیکۆرد نازانم لەوانەیە هەبوو بێ بەڵام ڕیکۆرد نەکرابێ و باز نەکرابێت 537 بەرد 537 بەرد لە ناو تورەکەیەکی زراو کە بۆ خۆی تورەکەی زراو بەگشتی ناڵە کەم هەیە درێژەی کەمترە و پانایی کەمترە یا زیاترە بەڵام بەگشتی تقریبا 8 سانتیمەترێکە درێژێکی یعنی ناکاتە ئەوەندە قەبارێکی گەورە لە ناو ئەو قەبارە بچووکەدا 537 بەردمان ژماردووە وەکو زۆرترین بەرد. باش ئەوانی کە نەشتەرگەری بەردی زراویان بۆ دەکرێت ینی چه خواردنێک بخۆن لە دوای نەشتەرگەری باشە و چه خواردنێک نەخۆن و چ جۆرە وەرزشێ بکەن بۆی کە پارێزگاری لە جەستەی خۆیان بکەن و جەستەیان بچێتۆ سەرباری ئاسایی خۆی. بەخۆی ئەمە وەکو پزیشک یاخود هەر پزیشکێک لە هەر بوارەکە ئیش دەکەین و تەجروبەمان هەیە وەڵامی ئەو پرسیاران بە تێکستە پزیشکەکان و بە توێژینەوە زانستەکان دەدەینەوە واتە هیچ قسەیەک نییە با بڵێن لە خۆمانەوە بیکەین پێشتر باسی ئەوە دەکرا ینی کە بەڵێن باسی ئەوە دەکرانەوە ناو کۆمەلگا لە تێکستی پزیشکی و لە توێژینەوە زانستەکاندا کە ئەوانی کە نەشتەرگەری بەردی زەردایان بۆ دەکرێت تا ماون نابێ چەوری بخۆن خۆیان پارێزن لە خواردنە چەورەکان لە ژەمە قورسەکان ئەمە توێژینەوەکانی پێشتر بەڵام توێژینەوەکانی ئێستا و تێکستەکانی ئێستا باز لەوە دەکەن کە تەنها ئەمانیش دەڵێن بەگشتی دەڵێن چەند توێژینەوەیکی کەم هەیە باز لەوە دەکە کە تاک و هەفتەیەک لە پاش ئەنجامدانی نەشتەرگەری تورەکەی سرا و لێکردنەوەی ئەو چیسە نەخۆش باشترە ئەویش ناڵێ 100% دەڵێ باشترە کە پارێزی لە خواردن و ژەمە قورسەکان بکەن ژەمە چەورەکان بکەن بەڵام زۆربیان دەڵێن ئەو هەفتەیەش زەڕور نییە واتە
ئەمە لەوانەیە تۆزێک غەریبی ئەم ئەنجامە بۆ نەخۆشکە ناو کۆمەلگای ئێمەدا بە تایبەت تا ئێستا ئەوە باوە دەڵ لە پاش ئەنجامدای نەشتەری زەردا و نابێت مەسەڵەن هیچ خواردنی چەور بخۆیت نەخێرەمە تێگەشتێکی هەڵەیە ئەگەر بگەڕێنەوە سەر فرمانەکانی زەردا و فرمانەکانی زەردا و بەشێکی کەین پەیوەندی بە هەرچکردنی خواردنەوە هەیە ئەجینا تورەکەی زراو گەورەترین ئیشی گەورەترین فرمانی بریتە لە خەزکردنەوەی شلەی زەردا و خەزنکردنی بەشێک لەو شلەی زەرداوی کە لە ناو جگەرەوە دروست دەبێ و دەڕژێتە ناو 12 گرێوەڕی خۆڵە باریکەوە واتە ئەو پارێزیە بە هەڵە تێگەشتنە و چیتر ئەو زەڕوتەی نەماوە لە توێژینەوە و لە تێکستە پزیشکەکانی ئێستادا. بەڵێ دکتۆر دوای ڕێنمای بەڕێستان چییە بۆ کەسانی واتە دەتوانێت ژیانی ئاسایی خۆی بەسەر بێت هەیە یان و کەسانی کە هەموو خۆیان پارێزگای لە خۆیان کەن و بەردی زراویان نییە. بەڵێ سەبارەت بە پرسیاری دووەمت با بڵێن چۆن خۆ پارێزی بکەنەوە تقریبان وەڵامماندایەوە بەڵام ئەوانی کە بەردی زەرداویان هەیە باشترین ڕێنماییان بکەین ئەوەیە کە هەستیان بەبوونی بەردای کرد سەردانی پزیشکی پسپۆر بکەن ئەو جەگەر گرفتیشیان نەبوو بۆ نمونە ئەگەر بۆ حاڵەتی دیکە چوون لای پسپۆری دیکە بەڵام بەهۆی پشکنینێک بەهۆی ستۆنەرێکەوە بە دەرکەوت کە بەردی زەرداویان هەیە پزیشکی پسپۆری نەشتەرگەری سەردان بکەن ئیتر ئەوش ڕێنمایی تایبەتیان دەداتێ ڕێنمایی پێویستیان داتێ بۆ نمونە ئەگەر ژان هەبوو مەسن پێویست بە نەشتەرگەریە ئەگەر تووشی فلان حاڵەت بووی ئەگەر تووشی هەوکردن بووی دەبێ تەواوی یاخود بە زووترین کە سەردانی پزیشکی پسپۆر بکەیت لە هەر جێک بێ بۆی دەرمان بدات یاخود ئەگەر لە ماوەی کەمدا و ماوەی دووسێ ڕۆژ بۆ نمونە هەوکردن کە ڕوویدا بوو نەشتەرگەری بکەیت این تەفاصیل زۆر تێدایە بەڵام باشترین چارەسەر باشترین ڕێنیشاندان بۆ ئەو کەسانە ئەوەی کە سەردانی پزیشکی پسپۆر بکەن لێەوە ڕێنمایەکان وەرگن ئاخۆ یەکسەر نەشتەرگەری بکات یاخود دەرمانی دژاوکردن بەکار بێنێت پاش مانگ و نیوێک یاخود مانگێک نەشتەرگەری بکات یاخود نەخۆشەکە گرفتی دیکەی هەیە بۆ نمونە تەحملی بەنج و نەشتەرگەری ناکات ئەو کاتی ڕێنمایی تایبەت دەگەت چکە ڕێنمایەکی با بڵێن گشتی هەر ئەوەندەیە سەردانی پزیشکە پسپۆڕەکە بکات ئەجیدان ڕێنمای بە پێی نەخۆش دەگۆڕێ لەوانەیە ڕێنمایە بۆ جەناوت بکەم بۆ نەخۆشیێکەکە مەسەلەن 100% وانە بێت نەخۆشەیە دێتە لامان دەڵێن بە زووترین کات نەشتەرگەری بکە لە ماوەیەک ڕۆژ دوو ڕۆژدا ئەگەر نەیکەیت ئەگەری ئەم کێشانە دروستبوون ئەم کێشا و گرفت و ئاڵۆزیانە هەیە بەڵام نەخۆشەیە دەڵێن بڕۆ مانگێکی کەش نەشتەرگەری کە زۆر ئاساییە واتە پێی نەخۆشەکە دەگۆڕێت بەڵام زەڕورە سەردانی پزیشکی پسپۆر بکات و ڕێنمایە تایبەتەکان بە پێی نەخۆشەکە و نەخۆشیەکە لەو پزیشکە پسپۆڕە وەرگێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر سامان تاهیر وەکو پسپۆری نەشتەرگەری گشتی کە ئاراستە خۆ لە ستودیۆکەمان لە هەولێرەوە لەگەڵمان بووین. خۆشەویستان لە دوای وشانێک بەرداو دەبێت.